من ئەوەڵ جارمە بووم بەشە بەشداریەکەم دوم جاریش زۆر دڵخۆشم هیوادارم هەر سەرکەوتوو بن خاتونانی بەڕێز وەرن خۆیان تاقیکەنەوە لەم بەشداریە بەڵێ زۆریش یانە لای خۆمان زۆرترە تا ئەم دی و بەشکەمیش خانمانی ئەم دی و وەکین ئێرانیەکان هەوڵ بدەن خۆیان نیشان بدەن دڵخۆشین لە هەموویان لە سەرەتا ڕخسی ئەم جۆرە پاڵەوانیتیانە بەڕاستی گرنگە خاستەن کە ئێستا لە هەڵەبجە ئەنجام ئەدرێت بۆ ئێمە زۆر گرنگە چکە خانمانی هەڵەبجە باشتر ئەتوانن بەشداری لە ئەم پاڵەوانیتیانە بکەن خۆم بەشداری دوو پاڵەوانیتی ترم کردووە لە کێشی خۆم توانیمە پلەی یەکەم دەست بێنم ئەمە سێم پاڵەوانیتر ئەنجام درراوە بەڵام وەکو هۆڵەکەی ئێمە من خۆم ڕەنگە نەمتوانی بێ لە پاڵەوانیتەکانی ترا بەشداری بکەم بەڵام وەکو هۆڵی لە جوانی خانمان ئەمە سێم پاڵەوانیتی منە بەڵێ ئەتوانین بڵێن بە شێوەیەکی زۆر باجەستا خانمان بەشدارن لە وەکەوەی با بڵێن بە یاریزانی هێزی لەش لەبەر ئەمە لە سێ یاری پێکێت ئەو پاڵەوانیتی ئەمڕۆ لێرە ئەنجامەدرێ پێنج پرێسا کە بە خۆشحاڵیەوە ئەبینین ئەمڕۆ خانمێکی زۆر لێرە.